باشە بەڕێزان ئێستا کاتێتی لە سەردەمی کۆرۆنایە یەکەم لایف هاتمە خزمەتتان و هیوادارم کە ئەم شەویش قەسفێکی گشتی دەست پێ بکەین بۆ پارتی وێچێتی و گۆڕان و ئەو حیزبانە وردە وردە میوانە بەڕێزەکان کۆ ببنەوە و ئەو کاتە دەستکەین بە قسە و باسەکانمان. هەمووتان بەخێر بێن، سەرچاوی من هاتن، هیوادارم کە هەمیشە لە خۆشی و لە ئاسوودەیی یا بژین و با هەموو ڕەفیقەکان کۆ ببنەوە و کاتە دەستەکەین بە قسە و باسەکان و کۆمەڵێک تیری خۆمان ئەوە شێنین بۆ سەرسنگی پارتی وێچێتی و گۆڕان و تۆزێ باسی وەزعەکەیەکەین و ئایتر بزانین چۆنە بێ کاک. هەمووتان بەخێر بێن، سەرچاو. جایسە وای لێ هاتۆ پیاوە پێ پژمیێڵارە بەخوا هات، ئیدەم کۆرۆنایە بۆ خۆی ئاوای کردووە. بەخێر بێن بەزە بەڕێزان و خۆشەویستە، سەرچاو ماتن هەمووتان بەخێر بێن یاخۆ. وردە وردە ئەشێ ناو قسە و باسەکانەوە با هەموو بەڕێزان کۆ ببنەوە و کاتە دەست پێ یەکەین. بەخێر بێن هەمووتان، سەرچاوی من هاتن. یاخوا بەخێر بێن خۆشەویستان. دەمێکە ئاگام لێتان نییە، واتە بە لایف نەهاتوو. ئیترەمە لایفی سەردەمی کۆرۆنایە، ئەگەرم کۆرۆنایی لێ یاین و مردین ئەوە داوا لە هەموو ئینسانە شەریفەکانەکەین گەردنمان ئازاکە نوێچێتی و پارتی و گۆڕانش گەردنیان مال پێوە یاهی ئەوانم ناوێ لە قەبریشە من هەرڕقم لە پارتی جوتی گۆڕانە بێ هەر لە قەبریشە ئەوە هیچ جواب خەرا ئەولاوە حەزەکە کە مردم بەم ڤایرۆسە هەموو شێ 2 ملیۆن جوێنم بنێ مشکلەم نییە بەڕاستی. ئەگەر 40 ساڵ جوێنم بنێ بەڕواتانە بێ من ئەوەنە نەقدم کردون تۆڵی خۆیان ناکەنەوە تاقمەکەی یەکێتی و پارتی و گۆڕان و ئالم بابەتانە. ئەرەوەڵا بەخێر بێن سەرچاو. بەخوا برا چاک بین بە فیلم بەدەست ئەم ڤایرۆسەوە کاک تیا چوین. ئەرەوە قڕە ئەرەوەڵا کاک باشە دەست پێ بکەین وردە وردە ها دەست پێ بکەین بابەتەکان. سڵاو خاڵە مەهدی فەتاحی بەخێر بێ سەرچاو. هیوادارم حاڵی هەموو لە یەکتان باش بێ خاڵە گەورە. بەخێر بن سەرچناری هەموو بەڕێزە خۆشەویستانە هەمووتان بەخێر بن. یەکەیەکە ناوەکانە بینم ناکرێن ناوی هەمووتان بەرم کاک جەلالەوە بەڕابرا بەڕێز و خۆشەویستانە و هەموو هاوڕە شیرین و مەحبوبەکە ئێستا لە لایڤەکەی هەن. یاخوا بەخێر بن. یاڵا دەست پێکەین ماشێنە بابەتەکانەوە. سەرەتا پارتی و یەکێتی و گۆڕان وەکو 3 حیزب کە شەریکن لە دەسەڵاتە لەم پڕ هەتا ئەو پەڕی هەشتێک ڕوو بدا هەستێکیان تاوانباری یەکەمن بڕاستی. بەڵام بە دەرەجەی یەکەم بنەماڵی بازانی تاوانباری یەکەمە لە دووهەما یەکێتیە لە سێهەمە بزوتەوەی گۆڕانە یا گۆڕانی گدۆڵکەکەیە. ئەمە ئەبێ ئاوا حەقیقەتەکان ئێمە لەسەری ڕابوەسی نقصی لەسەرکەین. دانەنیشین مجاملەی ئەملا و ئەولا بکەین و یان دانیشین لە ڕوانگەی ڕق و قین و ئەوەی کە فڵانی جێرمان پێدەن ئێمە بین پەیامەکانی خۆمان بگەین. نا پەیامەکان وەکو خۆی لەبارەی ئەقلانی وەکو مانتەق وەکو ئەخلاق ئەبێ ئێمە باسی ئەو مۆزوعانە بکەین. بۆیە من ئەمشەو هەستێک ئەمانە بەڕاستی هێرشی خەست ئەکەمە سەریان و تەواو. سەرەتا ئەبێ ئەوە بڵێم کە لە چەند ڕۆژی ئایندەیە من زۆر سپاسی سەرجەم ئەو دکتۆر و ئەو کارمەندانە ئەکەم کە ڕۆڵێکی زۆر باشیان لە کوردستانە گێڕا. هەڵبەتە ئەوانەی کە ئەو ڕۆڵیان بینیوە نە هەموو ناڵم ها ئەوانەی کە ماندوو بوون بەم مەسەلەی ڤایرۆسەوە و ئەوانەی کە لە شارەکانی کوردستان لە دۆکەوە لە هەولێرەوە لە هەڵەبجەوە لە سلێمانی و پێنجێنەوە هەتا هەمووی بەڕاستی هەموو ئەو کارمەند و ئەو دکتۆرانەی کە زەحمەتیان کێشاوە تا ئێستا بەردەوامن بەڕاستی جێگای تەقدیرن و جێگای ڕێزن. حرمەتێکی زۆرم بۆیان هەیە کە گیان و ژیانی خۆیان خچۆتە خەتەرەوە لە پێناوی شەڕکردن لەگەڵ ئەم ڤایرۆسە چاپەڵاکە یەخەی بە بەشرێت گرتووە. ئەمە بەڕاستی جێگەی ڕێزە و جێگەی تەقدیرە. و ئەو ئاسایشە جایتر زەرد بێ سەوز بێ قاوەیی بێ مۆر بێ یا پۆلیس کە هەوڵیان داوە ئەو خەڵکانە قەرەباڵخی نەکەن لە سەرەتاوە بەگوێیان ناکردین لە گوێ سەرەتاوە هاوڵمان نەکرد بەڵام کەس بەگوێ ناکردین بەڵام توانرا لە ڕێگەی ئەوانەوە وا بکەن کە ئەو خەڵکە نێنە دەرەوە کۆڕ و کۆبوونەوە نەکەن ئەمە ئەوە نەکەن ئەوەش بەڕاستی جێگەی ڕێزە و جێگای تەقدیرە. ئەمە ئەو دوو خاڵەی کە سەرەتای قسە و باسەکان ویستم ئیشارەی پێ بدەم. من بەڕاستی ئەقلیشم 24 ساعات و 26 ساعات و ئەمانە نابڕێ عەزیزان. ئەمەی کە ئەم حکومەتەی هەرێم ئێڵێ ئەوە 24مان تازە کردەوە و ئەوەمان تازە کردەوە ئەمە ئاوا نابێت. من پێم وایە پێویستە واوەتر بڕوا بەڕاستی واوەتر بڕوا بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە بۆ مانگ
اینجا تۆ بتوانی بە ئیسفادە لەو ماوەیە بکەیت کە خەڵک تێکەڵاوی خەڵک نەکا بۆی کە ئەو ڤایرۆسە بنەبڕ بکرێت و لەناو بچێ بەڕاستی نەک ئەوەی بڵێ 24 ساعت و 2 ساعت و 10 ساعت و مەە بەڕاستی نایخوا یاڵا با بچینە سەر قسە باسەکانی خۆمان من لێرەوە داوا لە بنەماڵەی بازانی و لە پارتی و لە یەکێتی و لە گۆڕانی گردۆڵکە کاکەم بە درێژایی ئەم ساڵە چیتان دزیوە نیوەی بدەنەوە بۆ خەڵکەکە خۆ پارەی باوکتان نییە خۆمارەی دایکتان نییە بە قوربانتان بم هیچتان پشتان پێوە نێشاوە هەمووی پارەی ئەو میلەتێ ئێوە دزیوتانە ئێستا پێویستە لە هەر قەزا و لە هەر ناحێ و لە هەر شارێ خەسەخانەیە بکەنەوە بە هەموو پێداویستیەکانەوە بەڕاستی چونکە ئەم پارەیە بەڕاستی پارەی دزیە و پارەی خەڵکە و مناقەشێتیان نییە پێویستە نیوەی دانیکەم بژێڕنەوە بۆ خەڵکی کوردستان ئێستا چاری ئەم برادەراکەم بۆی کە فێر بێت بە ئەدەب بێت چونکە ئەمانە عەزیزان هیچ کاتە تەلەفۆن بۆ من ناکەن بەڵام لەم کاتانەیە تەلەفۆنەکەن عەلە ئەساس ئەیانەوێ ئیزعاجمان کەن و چی و ئالەم بابەتانە جا تۆ دەقیقەیەکم لێ بوەسن بۆی ئەمە سەری بخەمە گۆڕی کابراوە ناوی چی ئەوەی هینەکە دەبڕۆ بە قوربان بۆ خۆ بیخێنەوە هەتا ناشکەیتەوە بۆیە ئەبێ نیوەی ئەو پارەیە بیژێڕنەوە بۆ خەڵکی کوردستان وە سەرفیکەن لەمەیە خەڵک کاری نیە ئەوەی نیە دوای سەر ئەم بابەتە قسەکەین عەزیزان لەم هاوکێشەیە سەری ڕمەکە یا سەری مارەکە پارتی و بنەماڵەی بازانیە بە دەرەجەی یەکەم نەوت لای ئەوان فرۆشتویانە غاز ئەوانەی فرۆشن برایم خەلیل لەنەوە یەکۆ لای ئەوانە زۆربەی هەرە زۆری سامانی کوردستان لە 30 ساڵی ڕابردووە کە ئەدزرێ بنەماڵەی بازانی دزیویانە و ئەوان سەری مارەکەن بەڕاستی سەرۆکی هەرێم مەسعود نێچیرەڤان بازانی نەوت دزە سەرۆکی حکوومەتەکەیان ئەوە ترۆریستە بارەگاکەی مەسعود بازانی کە لە هەموو کەسێکە کەوچکە ئەوەش بارەگایە کە بۆ خۆی ڕۆنی هەیە کەواتە ئەمە سەری مارەکەیە ئەم سێ کەسە واتە بنەماڵەی بازانی لە دوای ئەوە شەریکێکی تری هەیە کە شەریکێکی لە مێژینەیە کە ناوی یەکێتیە و ئەم یەکێتی نیشیمانیە ساڵانێکە شەریکە دزی پارتی و بنەماڵەی بازانیە بە هەموو پێوانێ شەریکێتی بەڕاستی ئەگەر پارتی هەنگاوێت تاوانبار بێ یەکێتیش بە هەماشکڵ تاوانبارە چونکە شەریکێتی لە دوای ئەوانەوە اینجا گۆڕان دزێگردەکەیە کە ئێستا بووە بە داشەقی بنهەنگڵی پارتی و بنەماڵەی بازانی و ئەوەیە کە حاڵەکە ئەیبینین بۆیە ئەبێ ئێمە زۆر ڕاستگویانە لەسەر ئەمە قسە بکەین لە چەند ڕۆژی ئاین ڕابردووە لە دوێنەوە پێرەوە ئاگامان لێیە کە لە دەڤەری سلێمانیا یەکێتیەکان و گۆڕانی گردەکە دەسێناتە یەخەی یەکتر لە کاتێکی شاسەری مارەکە پارتی و بنەماڵەی بازانیە ئەوان بۆ خۆیان ئەوە دانیشتونەکە ئاغا سێرەکەم زانێتی و گۆڕان چۆن پەلاماری یەکتر دەدەن ئەمەش حەماقەتە هەم بۆ یەکێتیەکان و هەم بۆ گۆڕانیش بەڕاستی چونکە ئەبێ ئێوە بزانن کە ئێوە لەسەر چی شەڵتانە لەم بینەیە لە کاتێکە ئەرچی مەسرور بازانیە کە ئێستا وەکو سەرۆکی حکوومەت شان خاتر ژێر هەموو ئەو تەنگژە و کێشانەی کە ئەمڕۆ یەخەی بە خەڵکی کوردستان کردووە بە دەرەجەی یەکەم چونکە ئەو سەرۆکی حکوومەتە دوای ئەوە قەپات تاڵەبانیەت کە قەپات تاڵەبانی جێگری مەسرور بازانیە و ئەویش مەسئولی دووهەمە لەو قەزیانەیە دوای ئەوەیەتە وەزارەتەکان و وەزارەتی ئابووری کە بەدەست گۆڕانەوەیە ئەویشێکە لەو تاوانبارانەی کە خاوەنی هەڵوێست نییە هیچ بەدەسە بەڵام هەر لە خۆڵی وەزیرم بۆ دزی و فزی و پارە کۆکردنەوە بۆ گردەکە لەبەرەوە خەڵک قسەتان پیاڵەوە باستان نەکات بۆیە یەکێتیەکان کە جارێز ڕەخنە ئەگرن بە نمونە بەر لەوەی ڕەخنەلە باخوان نەکەن بە ڕەفیقی ئێمە کاکە ئێمە جیاوازین ئێمە ڕەخنە لە پارتیەگرین یەکێتیەگرین گۆڕانەگرین ئاتی شێخ جەناب و فڵانە فیسار لە هەموو ئەمانەی ئەگرین بەڵام یەکێتیەکان پێویستە سەرەتا ڕەخنەی خۆیان لە قوبات تاڵەبانی بگرن چونکە قوبات جێگری مەسوولە یعنی پۆستەکەی لە پۆستی وەزیری سامانە سروشتیەکان کێیە ئاواتی شێخ جەناب لەویش باڵاترە کەواتە بێ سەرەتا تۆ بێ یەخە بە قەپات تاڵەبانی بگری بەڵێ ئادەی وەرە مەسینە هەڵگر هەیجان تا هەڵگرەکەی نیەچیر و جان تا هەڵگرەکەی مەسنور زەحمەت نەبێت تۆ ڕۆڵە چییە لەم هاوکێشەیە بەڕاستی تۆ ئەگەر یەکێتیت و خەمی موچەی خەڵکتە سەرەتا یەخە بە قوبات تاڵەبانی بگرن ئەو کاتە یەخە بە ئاواتی شێخ جەنابیش بگرن ئەمە مەنتیقە بەڕاستی نەک تۆ دانیشتووی هیچ لەسەر قوبات قسە ناکەی لەسەر مەسوول قسە ناکەی لەسەر حکوومەتەکەی سەرۆکی هەرێمەکە قسە ناکەی کە نێچیرە یەی دانیشی شەڕی ئاواتی شێخ جەنابەکەی وەڵام ئەمە شەڕە ناواقعیە بەڕاستی بۆ ئێوە ناواقعیە بۆ ئێمە واقعیە بەڕاستی چونکە ئەگەر ئاواتی شێخ جەناب ئەڵێ من ڕۆڵم نییە باواز بێنێ بەڕاستی بۆچی چۆ بۆ ئەوێ بۆ ئەوە چۆ پارە بزێ بۆ بژوتەوەی گۆڕان و بۆ کۆمپانیاکان بەڕاستی ئەمە ڕاستیەکەیت وەڵای تەلەفۆن هەڵ ناگرم ێستا ببوورە
باشێ سەر ئینجا دەست پێ بکەینەوە بۆیە عەزیزان و خۆشەویستن خوا باو تەلەفۆنە بژێنمەوە ئەوە ببورن بەرەزان ئەوە دوێنێ پیاسەیەکمان گرت لەگەڵ برادەرێکە تەلەفۆنێکمان دۆزیەوە سەحابەکەی تەلەفۆنی بووەکە بۆ ڕەقەمەکەی خۆی بەڵام لە هەموو ئەمڕۆنەی کردو ئێستا لەم کات تەلەفۆنەکە مەجد دامنەوە تا دوایی بێشم بیکاتەوە بێت تەلەفۆنەکەی بەرێتەوە دوێن دۆزیمانەوە خۆشەویستان بۆیە یەکەم شت ئەمڕۆ خەڵکی کوردستان ئەرکیانە بەرامبەر بە حکوومەتەکەی مەسئول بازانی ڕابوەستن یعنی پەلامارەکان تیرەکان ئەبێ یەکەم تیر لە سنگی مەسئول بازانی بێ وەکو سەرۆکی حکوومەت لە تیری دووهەما ئەبێ قوبا تاڵەبانی بێت لە تیری سێهەما ئەبێ ئەو کابرا ئارەخۆرەی بژوتەوەی گۆڕان بێ جا شەو ڕۆژ سەرخۆش ئاواتی شەرجدان ئەگەر دنیانی عەزیزان ئێوە یەخەتان بۆ گرتووە ئەو بەس چیا و نمادای ناون لێ بۆ خۆیان پارە بۆ خۆیان کۆبکەنەوە باشە ئەبێ ئێمە ڕەخنەکانمان لێەوە دەست پێ بکەین و بە وردی ئاگاداری ئەم مەسەلەیە بین و ئەبێ لە بەسوورەوە پیابین بۆ هەر هەمویان کە ئەوانە وەکو شەریکە دزی یەکتر مەسئولن لە هەموو شتێکی خەڵکی کوردستان بەڕاستی بۆیە من ئەم شەو زۆریش لەسەر وەزیرەکەی گۆڕان و ئەوانە ئەڵێم چونکە گۆڕان بۆ ئەوە دروست نەبوو ئێستا دابنیشێ ئاوا ببێ بە مهەڕیجێک بەس بۆ پاساودانەوە بۆ حکومەتەکەی مەسئول بازانی ئەوان ئەیانوت ئێمە ئەیگۆڕین و ئێمە واکەین و ئێمە ئەوەیەکەین ئێستا هەمووی خۆیان خەریکی دزی و خەریکی تاڵانی بەڕاستی بۆیە کە لە یەکەم قۆناغەوە بۆ یەکە حسابی هەڵە نەکا وتم بۆ موچەکانتان کە خەڵکی کوردستان ئەبێ موچەی خۆیان وەربگرن و ئەبێ یارمەتی بدرێن لەبەرەوەی ئەو خەڵکە کە ئەچێتە ماڵەوە ڕەنگە مانگێ بخەیانێ دوو مانگ بخەیانێ ئەم خەڵکە ئەبێ لە ماڵەکەی خۆیانە نانیان هەبێ ژیانیان هەبێ وەلانیکەم بتوان خوان بپارێزن و ئەبێ نهێڵن گرانی ڕووکاتە ئەو خەڵکە نەکتۆ بڵێ لە ماڵەوە دانیشە بەڵام موچەیش نایەمێ شتی باش وانە بکاک ناکرێت ئێوە خەڵکە چی بخوا بەڕاستی ئێوە خۆتان هەتانە مشکلەتان نییە فولن لە بەڕاستی لە پارە و ئالەم بابەتانێ اینجا لە جەماعەتی گردەکەی گۆڕان ئێوە ئەبێ مەمنونی هەمومانن بەڕاستی کاتی خۆی هەموو سەرانی گۆڕان و ئەوانەی کە لە گردەکە بوون هەمووتان ئەچون جگەرەتان ئەکرێت بە 300 دیناری علوج تێی کاکە یان ویسکیت ئێستا بەڵام گۆڕاوە بۆ بە 300 ئیرۆ بۆ ویسکی خواردنەوەی شەوانەتان باش نییە سادی ئەحمە پیرە 6 قابنەوە ئارەقی داناوە بۆ خۆی ئیخواتەوە کاکە یعنی ئێوە لە هەموو بارەیەکەوە ژیانتان مەزبوطە هیچ کێشەیەکتان نییە بەڕاستی سەردەمانێ گۆڕانەکان لە گردەکەیە پاکەتیش گەلەیانە کێشا بە 500 دیناری علوج بەڵام ئێستا هەمووی ماربووی دە دۆلاریە خوا لەسەر حسابی ئەم خەڵکە ئەبێ ئیتیۆش بۆ خۆی باجەکەی بدەن بەڕاستی وەزیری داراییەکەتان ئێستا باس یەکەم کە لەوەتەی سەلام عەلەیک دۆزراوەتەوە ئەم کابرا بەس خەریکی دزی و تاڵانیە شەماڵ غەوغا تازە هاتۆ دیفاعەکە لە ئاواتی شێرجەنەب کاکە ئەگەر خەتای تۆ نییە ئەگەر خەتای قوبا تاڵەبانیە ئەگەر خەتای مەسئولێتەوە زیری مەکە کاکە ئەی تۆ دەسەڵاتی چێ بکشێرە واز بێنە کاکە ناکەی بڵێ وەڵام من وەزیرم موچەیش نایم کەسش باسم نەکات شتیوانیە و سەهوو کرد بەڕاستی سەردای لە بەردەکانی قەندیل تێگەی چونکە هەموو کەسی ئەو ڕاستی ئەزانێ ئەم خەڵکە ئەمڕۆ پێویستی بە ژیانە باشە ئێوە کە شەڕی داعشە بێ پێشتر کە بینیمانە ئەتانن بابا شەڕی داعشمان هەیە ئێمە جارێکە ئێستا وەختێکی وەخت نییە شەڕ هەیە پارە نییە ئەمەنی ئەوە نییە بەڵام لە کاتێکی شەکە پارە زۆر خۆتانی خۆن ئەو کاتانیش باشە یعنی شەڕ بێ ئاشتی بێ پارەکەم بێ پارە زۆر بێ ئێوە قازانجەکەن بەس خەڵک باجەکەیتە لە کوردستانە لەبەرەوە ناکرێت ئێوە مەسئولن پارتیوێکی تر گۆڕان ئێوە مەسئولن لەم حاڵەت کاکە ئەوە عزیزان زۆر سەیرە بەڕاستی خوێڕەیەکی ببورن کە ئەو قسەیەکەم خوێڕەیەکی یەک و ئومێد خۆشناو ئەوەتەی هەیە پێڵاو ئەلەسێتەوە خۆی خاوەنی ماڵ و ژیان و پارەی زۆر 6 مانگ لە ماڵەوە دانیشە مشکلەی نییە بە ئارەزوی خۆی ئەخوا کەشی ئەوێ باسی موچەیەکە بەڕاستی ئێوە کێن بەڕاستی ئێوە کۆمەڵە دز و جەردە 30 ساڵە خەڵکی دزی و تاڵانین ئێوەیان باسی موچەیەکەن ئای کاکە ئەوە نەخۆشی هاتووە و نابێ خەڵک داوای موچە بکە بەڵام خۆتان هایلای بۆ خۆتان ئەژین شتیوانیە ئەبێت چارەسەر ئەو بۆ مۆزوع بکرێتەوە بەڕاستی خەڵک ناتوانێت 1 سات لە موچەکەی خۆشی بوو خۆش بێ عزیزان حتا ئەم قۆناغە فەرقی هەیە لە سەدەمی شەڕی داعشە لە سەدەمی داعشە ئەگەر موچێش نەبوو بۆ نمونە یا زۆر کەم بوو خەڵک ئەچوو
لا بازار دەستفرۆشیەش کرد حرەکەتیش کرد ئەجوڵا ڕوع موچێکی وەرەگیر بە قەرزێکی کرد ئەمەیەک ئێستا ئەوەش نییە کاکیجێن خەڵک ناتوانێت ئەمەشکا بەڕاستی کەواتە ئێستا وەزعەکە خەتەرترە لە وەزعی شەڕی داعش و ئالەم بابەتانە چونکە خەڵک لە ماڵەکانی خۆیانایە ناتوانێت هیچ شتێکی بکە کورە مەسعود بازانی و مەسرور و نێچیر و سەرانی گۆڕان و سەرانی یەکێتی خواردیان کاکیجێن بەتەشت و بەتەنەکەش خواردیان با من مەڵن گوو بخۆ کاک هیچ و پوچ با من مەڵێ گوو بخۆ بڕۆ بە قوبا تاڵەبانیەکە بڵێ بە ئاواتی شێخ جەناب بڵێ بڕۆ بە شەماڵی بڵێ بڕۆ بە مەسروری بڵێ کورە بڕۆ بە مەسعود و مەلا مستەفا بڵێ کورە بڕۆ بە جەد و ئابایی هەموو بنەماڵی بازانی بڵێ تووڕێشم مەکەن بە پێتان نێمەخۆرە بەڕاستی تووڕەم مەکەن گوێن بە من مەدەن بەڕاستی ئەگینا ئەگەر پارتی بی 100 جار مەلا مستەفا لەو گۆڕە دەرەهێنمەوە یەکێتی بی 100 جار تاڵەبانی دەرەهێن لەو گۆڕەیە باش بیزانن لەبەرەوە سوکاتی بە من مەکەن دانیشە گوێگری گوێ بگرە گوێ ناکەی بڕ دەرەوە نەمناردۆ بە شوێن تا بەڕاستی گوێن مەدەکەواتە دانیشە بە دەردی خۆتەوە عەزیزان بنەماڵەی بازانی خاوەنی 100 ملیار دۆلاری دزی تاڵانی 100 ملیار دۆلاری تاڵانیان دزیوە ئەم بنەماڵەی بازانیە سەرانی پارتی بە هەمان شکڵ باشە یەک پیاوی بە شەرەف لە بنەماڵەی بازانیە نییە لە سەرانی پارتیان نییە بڵێ من ئەم پارەیە تەرخانەکەم بۆ ئەم ڤایرۆسە هاتووە باشە بزانە مەسعود بازانی سەری خۆی خردە ناوهێلانەکەی خۆیان چرکەی لێوە نایە مەسعود بازانیە باشە بڕۆ سەیری نێچیرەوان بازانی دزکە دەیان ملیاری دزیوە یەک قسە ناکە لەسەر ئەمڕۆ داوانە مەسعود بازانی جەبانی ترۆریستی بێشەهامەت یەک قسە ناکە بەڕاستی قوبا تاڵەبانی کە دانیشتووە لە بەشە دزی نەوت پارە وەرەگرێ بۆ خۆی بنەماڵەکەی فزەی لێوە نایە بەڕاستی باشە یەک کەسیان قسە ناکە پافیا تاڵەبانی چرکەی لێوە نایەت قوبا تاڵەبانی ناویشی ئەمێت لاهوری شێرجەنگی کە هەرچی تەنکەرە نەوت لە سێمانیەوە ئەدزێ ئەڕوا هەمووی هینی ئەوانە چرکەی لێوە نایەت هەمووتان ئەو ڕاستیانە باشە زانن چونکە من ئاگام لێیە ئەوەی کە عەلی حەمەساڵح نایەوێ باسی بکە نەوت و چەوری و ڕۆن و نازام چی هێنان و هێلکە هەمووی هی پاڤێڵ تاڵەبانیە هەمووی هی ئەوە بەڕێزان لە ڕێگەی هاوڕێ ناوێکەوە کا کوڕی ئەمەی خزمەکەی نەرمینی نازانم چیەوە خۆتان دوایی دۆستنەوە ناوەکەی لە ڕێگەی ئەوە هەمویان خەریکی دزی و تاڵانی بەڕاستی ئەو هەموو پارەیە دزیوتانە بێنەوە بە خەڵک کاک چییە؟ پاڤێڵ تاڵەبانی تۆ بڵێ ئەمە 10 ملیۆن یا بڵێ ئەمە کاکە بڵێ ملیۆنێ لاهور تۆ بڵێ ئەمە ملیۆنێ فڵانە فیسا بڵێ ملیۆنێ 500 دزەبن یەکی 1 ملیۆن بن ئەمە 500 ملیۆن دۆلار بۆ خەڵکی کوردستان پارەی خەڵکیشە خۆ منەتی نییە کاکە خۆمارەی دایکتان نییە خۆ پشتان پێوە نییە شاوە کاکە پارەی ئێمەیە و بەشێکی بێنە بە خەڵک بۆ ئەم دەرد و بەڵاو نەکبەتیە تەواو حەقەتە پێتان ناخۆش نەبێت کە یەکە ناوی هەمووتانە بن بەڕاستی باش نییە هەر بنەماڵەی جەلال تاڵەبانی ئێستا خاوەنی 100 ملیۆن دۆلارن بەشێکی بێنەوە بۆ خەڵکە کاکیشە چییە؟ بۆ نایەنەوە بۆ خەڵک کوڕەکانی باوکی هەژاران کوڕەکانی کاکەنەوە خاوەنی 2 ملیار دۆلارن 10 ملیۆنی بێنەوە بە خەڵک چییە؟ ئێوە دزن ڕۆژتا ئێوارە خەریکی دزین نە مەرزەکانەوە کاک مەرزەکانی سەیران بن و مەرزی باشماخ بەدەستی یەکێتی بەدەستی گۆڕانەوەیە براشین ئێوەش پارەکانتان بێن زەحمەت نەبێ کوڕانی کاکەنەوەی باوکی هەژاران ئێوەش هەمووتان دزی پارەی خەڵکی فەقیر و هەژار و دامەوە ئەیشخۆ ئێوەش بیهێنەوە کاکە زەحمەت نەبێ خۆرێکێکی پارتی دز نییە ئێوەش دزن چۆن کوڕەکانی کاکەنەوە زیاتر لە 2 ملیار دۆلار پاریان دزیوە هی خەڵکی کوردستانە کاکە و پارانە بەگرتەوە بە مەعمەلەوە بە ئاڵتونەوە بە خانووە بە فێلاوە بە پارەی مۆڵەوە هەمووی خەڵکی کوردستانە ئێوەش دزن وەکو ئەوان خۆتان شەریف مەکەن لە ئێمە بەڕاستی چۆن هەموو سەرانی بزوتەوەی گۆڕان بە عومەری سەی عەلیشەوە بە گۆچانە قۆڕەکەیەوە نزیکەی 30 ساڵە ئەوانە هەموو مانگە 6 ملیۆن وەرەگرن کۆتان پێێتەوە بەشێکی بن بە خەڵکی کوردستان کاکە بۆ کشێتانەوێ ئێوە تاکەی هەڵیەگرن و ئەی شارنەوە بۆ خۆتان ئەی چۆن تاکەی کەچی ئێستا سەرانی پارتی سەرانی یەکێتی وە سەرانی گۆڕان کردێتە ناوگەڵیان چرکیان لێوە نایێت ئێوە تاکەی ئەوواکە پارەی خەڵک بیدەنەوە براشین مەسعود بازانی تۆ بەقەدەر تۆپێکی فۆتباڵەبی هەموو پارەی بۆ چیە کاکە 50 ملیۆنی بەرە بە خەڵک نێچیرەوان بازارینەوە دز 50 ملیۆنی بەرە بە خەڵک ها ئەخە سعدی ئەحمەد پیرە تۆ هەموو پارەی بۆ چیە کاکە لاهوری شێرجەنگی تۆ هەموو پارەی بۆ چییە قوبا تاڵەبانی پافێڵ هەموو پارەتان بۆ چییە کاکە سابانە بەشێکی بەنە بۆ عالەمە بۆ خەڵکە داماوە برێشی
خۆ پارەی حکوومەتەکەتان کەسی ساڵە گوایە حکوومەتانەیە لە حکوومەت گیرفانی هەر نییە پارەکان هەمووی لای خۆتانە کاکە کەواتە پارەکە من بۆ خەڵکە خەڵک بۆ دەڕێ بەخاو مەخاش بوەسێ پارەکە دەرکەن جەلال بێجەوهەر تۆ لە کەرکووک نیوەی کەرکووک دزی جەلال بێجەوهەری گۆڕان هەموو مانگە 6 ملیۆنی هەیە ملیۆنێ بدە بۆ خەڵکە کاکە چییە بۆ کوێ بنەوە پارێ زەحمەت نەبێ مەسەفای سەی قادر بەشی کەبابێ گۆشی نەرمە پێوە نییە ئەو هەموو پارەیە بۆ چیە زەحمەت نەبێ 2-3 ملیۆنی بێ بۆ خەڵکە داماوە کاکە بۆ کوێ بێ بۆ خۆ کفن هینی گیرفانی نییە بۆ کوێ بێ هەموو پارەیە کاکەجێ شەمال عەبدولوەفا تۆ لە سەرکردایەتی چێتیا بووی لەبەر قومار کۆبوونەوەکە بەجێ هێشت شەو ڕۆژە 24 ساعتە 6 ساعتی ساخی ئەویتری سەرخۆشی ئەو هەموو پارەیە بۆ چیە زەحمەت نەبێ بێ بۆ خەڵکە داماوە کاکەجێ لە هەر شار و قەزا و ناحەیە لیژنێ دروستکەن و بەشێ لە پارەکانتان بن بۆ خەڵکە بۆ ئەم کاتە ئێتە بۆ کەیتانێ زەحمەت نەبێ خۆتنی هەر ئەوە نابێ ئێوە چیان زەحمەت نەبێ ئێوە چیتان لەو خەڵکە پێم بڵێن خەڵکی داوای موچەیەکە کەسی شەمالی عەبدولوەفای گۆڕانی گردەکە وەڵا کاکە وە غەوغایە بۆ غەوغایە کاکی ئارەخۆر وەڵا غەوغانیە برە تۆ فولی بۆ خۆت پارەی باش و دایمە سەرخۆش و قاچی لەم لا بۆ یاری بۆ قمار و بۆوانە خەپارەی خەڵکە بەرە چییە بەناموسم عەزیزان ئەو ئاواتی شێخ جەنابە لە ساڵی 91ەوە خەڵکی دزیە بۆ شارەزاییتان ئەو ئاواتی شێخ جەنابە باشە بەقەدەر هەمیانی دزیوە باش نییە ئێستا ئێمە ناڵین پاڤێڵ تاڵەبانی ناڵین قوبات و ئەوانە ئەو ئاواتە زۆرتی دزیوە بۆ ئاگاداریتان یەکەم دزە و ئاواتی دوای ئەوە من لێرەوە پێتان ئەڵێم سۆنەرەکەی پەروێز خان هی ئەم ئاوات و مسەفا و ئەمانەیە وە کاڵێتەکەیشی هینی کوڕەکانی نێوشوان مسەفاە باشە والله عەزیزان ئەو ئاواتی شێخ جەنابە ئەڵێی بایە قوشە بچێتە هەر شوێنێ ئەو شوێنە وێرانەکات ئەمە تەبیعەتی ئاوات بووە بە درێژایی مێژوو خانوویەکی لە سیاحیترین شوێنی سلێمانی کە سەرچنارە نەوەیەکەوە داگیری کردو ئەو خانوو ئەو کابرایە 400-500 مەتریش ئەوە بە دەوری خۆیان هەمووی تەلبەن کردووە خۆی تیاژی ئەو خانووە لە ساڵی 92 باشە ئەوە یەکێتی ماوە خۆ جەلال تاڵەبانی مردووە خوا ئافریکا بەڵام یەکێتی ماوە ئێستایش ئەو ئاواتی شێخ جەنابە کە وەختێ قامی سلێمانی بووە 1 دانە ملیۆن دیناری سویسی ئەو سەردەمانە لەلایە کە نەیاوەتەوە هەتا ئێستا پاکتاو نەکراوە حسابەکەی 1 ملیۆن دیناری ئەو کاتێکە قامی سلێمانی بووە دیناری سویسی ئەو سەردەمانە کەم ئاواتە لایەتی تا ئێستا پاکتاو نەکرا هەڵا ماوەتەوە سێرم لێ ئەو ڕۆژەی گۆڕان و کورد نەکبەتی بوو ئاوات بوو بە وەزیری ئابووریەکەی بەڕاستی ئاوات ڕاوچی عەزیزان بە ویژدانم جلی پشتی تانجیەکانی نایە بە هەموو کورد ئەو ئاواتی شێخ جەنابە جلی تانجیەکانی با باش بیزان ئەوە ئاواتی شێخ جەنابە یەکەم دزە بەڕاستی کەچی ئێستا ئاوات بووە بە عەرابی بجوتەوەی گۆڕان ئەمە کارەساتە عەزیزان اینجا من قسە بە فاک دەکەم با ئامادەم دادگام لێ بگرن باشماخ مەرزی باشماخ لە سا هەفتای هی ڕزگەیە کە سەر بە یەکێتیە لە سا سی هی کۆمپانیای لۆکەس ئەجێنسی کوڕەکەی نێوشوان مسەفایە باشە لە سا هەفتای مەرزەکەی باشماخ وەکو وتم هی ڕزگەیە کە سەر بە کۆمپانیای نۆکان و نازام ئەمە یەکێتیە و لە سا سیشی هینی کۆمپانیاکەی کوڕەکەی نێوشوان مسەفای بە ناوی لۆکەس ئەجێنسی ئەمەیە ناوەکەیان باشە حتا ڕۆژانە زیاتر لە 20,000 دۆلار ئەچێتە گیرفانی کوڕەکانی کاکەنەوەوە لە مەرزی پەروێزخان و لە مەرزەکەی باشماخەوە بۆ شارەزاییتە ئەمە فاکتە ئەمە قسە نییە لە خۆمە فڕێ بم و خەڵک بڵێ وانی و ئالەم بابەتانە بەس یەک جیاوازی هەیە ئەوەی یەکێتی ئەچێتە گیرفانی یەکێتیەوە بەڵام ئەوەی گۆڕان شتە گیرفانی کوڕەکانی نێوشوان مسەفاوە نە گیرفانی گۆڕان بەڕاستی ئەوە خۆ بخەنە پێشای خۆتان مەرزی پەروێزخان عەزیزان لە سا سی هینی ئەچێتە گیرفانی یەکێتیەوە لە سا هەفتای ئەچێتە کۆمپانیای لۆکاسی ئەجێنسی کوڕەکانی نێوشوان مسەفاوە باشە یعنی ئەم دوو مەرزە پەروێزخان و مەرزی باشماخ دوو دز بەڕێوەیە بە کوڕەکانی نێوشوان مسەفا لەگەڵ یەکێتیە ئەوە باش بیزانن ئەو دوانە بەڕێوەیە بن هەردووشیان پارە لەوێ عەزیزم لەبەرەوە کەس نەڵێ وەڵایەکێت گۆڕان لە مەرزەکە ئاگادانە بابەتانە با کوڕەکانی نێوشوان مسەفا شەریکن لە مەرزی باشماخە لە پەروێزخان شەریکن بە بەشی خۆنن هەیە مانگانە پارەی خەنە گیرفانیان بەڕاست مانگانە هەموو ڕۆژێ 20,000 دۆلار بەپێی ئەو سەرچاوانەی کە من ڕۆیشتوم هەموو ڕۆژێ زیاتر لە 20,000 دۆلار لە مەرزی پەروێزخان و پێنجێنەوە ئەچتە گیرفانی کوڕەکانی نێوشوان مسەفا
ئەمە لاخۆی ئەی گۆڕین کاکەنەوە گیان و بە قوربانە بم ئەمە ئەی گۆڕین و کوڕەکانی بۆ خۆی گۆڕی ئیمانی ئێمە دەرهێنا بەڕاستی و کابراش باشە ئەو ڕاستیکەیت باشە ئەمەیە دزەکان کاکەیشە لەبەرەوە کەس نەڵێ وەڵا ئەمە یەکێتی ئەو پاک لە منتیقەی پێنجێن و پەرێزخامی یەکێتی گۆڕانی دزەکان کاکەیشە ئەمە ئەوانە دزن و کەسیکە نییە برێژی لەبەرەوە کوڕەکانی نێشتۆسە بەجاڵێن چی کاکە کوڕەکانی کاکەنەوە جوابی کەس نانە جوابی کەس بۆ بنەوە کاکەژیان کابرا ڕۆژانە بۆ خۆی ڕەوڕەوەیە گەڕێ و باشە لە هەموو تەمەنە ئاکان نەکردوتەوە زیبکەیشیان بۆ کورد نەتەقاندووە هەموو تەمەن لە بەریتانیا ژیاون بە بۆنەی باوچە نەبوون بە خاڵی 2 ملیار دۆلار وەڵام لە جوابی کەس نانەوە یاخوا بە سەحریمانیان بە بۆ خاتی پێغەمبەر ڕەبی بە سەڵاتانیان بێت باشە یا ڕەبی ئایندەیان وای لێبێ ئەو دوو کرێنە شانسەفا ببن بە یەکی بیان نەمێنێتەوە کە یخرە ناو قەبرەوە باشە چون بە پارەی دزی بەڕاستی ئەژین ئەو دوو هەتیوە بە پارەی دزی و تاڵانی بەڕاستی هەروە قوبات و پافێڵ یەک زەڕە جیاوازیان نیە هێشتا قوبات و پافێڵ مەسرور و نێچیر بە شەرەفترن لە کوڕەکانی نێو شانسەفا چونکە ئەوان بە ئاشکرا دزن بابە ئەی هاوار کوڕی جەلال تاڵەبانی بە ئاشکرا دزن کوڕی مەسعود بە ئاشکرا دزە بنەماڵەکەی هەر دز و مافیا و جەردەیە بەڵام ئەمان وتیان ئێمە ئەی گۆڕین کاکە ئێمە کۆمەڵگا گۆڕین و ئێمە مجتەمع ئاوانەیەکەین و بەڵام سێرەکەی ئەوان لەوان دز و سەخیفتر بوون بەڕاستی ئەوە بۆ خۆی کارساتەکە ئەمانە لەم مەرزەی باشماخ و پەرێزخان عەلە ئەساس فەحسی خۆراک و شتەکەن فەحسی هیچێکیش ناکەن باش پارەکە وەرەگرن و بۆ خۆیان ئەخەنە جیفانەوە بۆیە عزیزان خۆشەویستان ئاواتی شێخ جەناب بۆ ئەوە نەکراوە بە وەزیر لە حکومەتەکەی مەسرورە کە بێ لەسەر مەسەلەی گەندەڵی کارکات و دڵسۆزی خەڵکی کوردستان بێ و موچە لە کاتی خۆیان بدرێ و شەڕکە لەسەر مافەمە لەسەر نانی خەڵکو بۆ ئەوە نەکراوە بابە ئاواتی شێخ جەناب دزێکی گەورەیە کوڕەکانی نێو شامسەفا دایان ناوە بۆ ئەوەی بتوانێت کار بۆ کۆمپانیاکانی کوڕەکانی شامسەفا بکات نە خزمەتی خەڵک بۆ ئەوە دانراوە کاکیژیان لەبەرەوە چاوەڕوانیکردن لەوەی کە ئاواتی شێخ جەناب شتکا بۆ خەڵک قسەی قۆڕە گەمژەیە بەڕاستی چونکە کوڕەکانی شامسەفا بۆ ئەویان داناوە بۆی کە پشک پیاکە بۆ کۆمپانیای گردەکە بەڕاستی بۆی بۆ کۆمپانیاکانی گۆڕان پشک و پارە پیاکە ئیشی ئەو ئەوەیە ئیشی ئەو ئەوە نییە بۆیە گۆڕانەکان نابێ پێیان ناخۆش بێ ئای کاکەوە بۆشی باسی ئەوەیەکەن و باسیەوە ناکەن من مەسلولە خەمەژێ پێڵاوەکانی ئێوەوە باشە کاکە کولات هەموو یەکێ سەرانێکێتی بە هەمان شکڵ کاکە کوڕەکانی نێو شامسەفاش بە هەمان شکڵ کاکە هەمووتان وەکو یەکوان پێشین هەمووتان یەکشتن بەڕاستی هەمووتان یەک داعدان تەواو ئەلەو وەڵا لاهور و ماهوری نایە بەساقە من لە هەرژۆکویەوەیە ئەی خەڵکی پارەکۆکردنەوەی و بۆ خۆ گیرفانەکەی خۆی و ملیۆنێرە و تەواو بەڵام لانێکەم کە ئەوەی هەیە فەرقەکەی ئەوەیە کە لاهوری شێرجەنگی 122 زەوی لە باشی شوێنی سلێمانی بەناوەوە نییە ئەی چۆن خۆش فەرقەکە بەڕاستی بەناویەوە نییە لاهور ئەگەر بەناویەتی بۆم بڵێ با ڕسوایکەم زەحمە نەبێ بۆم باسکە بۆم بنێرە ئەگەر 128 زەوی بەناویەتی لە گردەکە لە زەرگەتە لە سلێمانی با لاهورتان بۆکەم بە پوش هەر بە پوش ئەی چۆن هەیلەوە دزی گەورە ئێوە تێگەی کاکە هەڵ ڕاستینە ئێوەیە لە گەرمەی ئەو سەردەمانەی کە یەکێتی شێخ جەعفەر دەبابەکانی هێنا بۆ سەرگردەکە هەمووتان بیرتانە عەزیزان لەو سەردەمانەیە کە شێخ جەعفەر ئەوەی کرد دوو شێش و دوای ئەوە داوەتی ئاواتی شێخ جەنابە بێت ئەو شێخ جەعفەرە بە ئارەق و ویسکی و سوێسکە و بە کچی جوانیشەوە تێگەی ئام هەموو پیرە قۆڵترە دوو لە ڕووی بەتەمەنەکان ڕێزم بۆیان هەیە باشە پۆلیسێک کە گۆشیان بۆ بژێنێ ئەڵێ کاکە ئاوات من ئەو کارە ناکەم بەڕاستی ئەوە دەبابەکانتە بۆ سەر گردەکە ئێستا من گۆشی بۆ بژێنم گۆشتەکەی پۆلیسەکەی دەرکرد هەر ئەو کاتانە من وتارێکم دژی ئەم ئاواتە نووسی وتم ئاوات کەسێکی ئاوا نامەردە بەڕاستی تێگەی پۆلیسەکەی دەرکرد لەسەر شێخ جەعفەر لەبەرەوە ئەمانە هەمیشە شەریکە دزی یەکترین عەزیزە ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم کوڕی نێو شامسەفا لەگەڵ پافێڵ تاڵەبانیان لەگەڵ قوبادا لەگەڵ مەسرورە لەگەڵ لاهورە ئاوان مو بینە ناچێ بۆ شازایتن عاقڵ بن عاقڵ هەمیان ئاوا شەریکە دزی یەکترین تێگەی کاکە ئەمە لاهورت ئەمە پافێڵت ئەمە قەپا تاڵەبانیت ئەمە مەسرور ئەمە نێچیری لەگەڵ کوڕەکانی شامسەفا هەمویان دزن ئاوە هەمویان دزن باشە هەر هەمویان یەک دستن بەڕاستی باش نخەلمێشی خۆتانەوە بە ناموسم چاکیان بە کۆڵی کەرەگەڕێت کە چاکیتیانێ تەواو بەڵام لەسەرەوە بۆیە ئەو قسانم کرد ئەگەر تۆ یەکێتی ڕەخنەی ئێمە لەگەڵ خۆتان تێکەڵاو مەکەن کاکەجیان
چونکە ئێمە خەڵکانی سەربەخۆین ئێمە دیفاعمان لە گۆڕان کردو و فریمان خوارد بۆ نەشوان سەفا و کڵاومان کرا سەر بەڵام ئێستا فری ناخۆین بۆ کەسی تر بەڕاستی پارتی یەکێتی گۆڕان ئەم سێ نەفەرە شەریکە دزن لە کوردستانە و ئەبێ ژێن خەڵک دابینکەن وەزیری ئابووری ئاواتی شێخ جەنابە ئەبێ ڕسوا بکرێت کورت و کرمانجی پارە دواخە ئەبێ ڕسوا بکرێت ئەبێ ڕسوا بکرێت بەڕاستی چونکە تۆ وەزیری ئەگەر دەسەڵاتی نییە ئەگەر خەتای قوبات تاڵەبانیە تۆ بکشێرەوە ئێمە قوبات ڕسواکەین باشە ئەگەر خەتای مەسئول بازانەیە کە بەڵێ خەتایەتی لەبەرەوەی ئەو سەری مارەکەی و ئەو سەرۆکی حکومەتە تۆ بکشێرەوە ئێمە ڕسوایەکەین بەس تۆ دابنیشی بە ناوی وەزیریەوە پارە بۆ کوڕەکانی نێشان سەفا بدزی پارە بۆ خۆ بدزی ئێمە قسە نەکەین ناکرێشتیوە ئێمە قسەکەین بابەکە دڕێیەکەتمان بیر نەشۆتەوە 19 ملیۆن دۆلاری دزیوە لەگەڵ کوڕەکانی کاکەنەوە بۆ خۆی هەمان بێ کۆ خواردوانە 20 ملیارد دلار کە ئەکاتە نزیکەی 90 ملیۆن دلار عفو 20 ملیارد دینار ئەکاتە 90 ملیۆن دلار هەمان تەخشان و پەخشان باشە ئەمە دەربازەکەت دەربازی کۆچ و کۆچبەران دام لە دولای دزی بۆ کوڕەکانی نێوجوان کاکە هەمووتان دزن براشین بۆ پێتان ناخۆشەکە ئەتانەیە چی بکەن ئەتانەیە گۆڕانەکانی گردەکەم ئارا مەحمەد دایکیوە خوشکیوە کۆ تۆپیایی یەکێتی تۆپیایی داهوری کۆرە هەزاری وەکو کوڕەکانی نێوشوام سەفا هەزاری وەکو لاهورەکەتان هەزاری وەکو قوباتەکەتان بە حرەسی بەدرگاکەشم ڕاناگرم با باش بیزانن لێنی خۆم لە هەمیان بە پیاوت نەزانم تێگەی کاکە من بەرەبەرەکانی باسم کردووە کوڕی نێوشوام سەفا ئاوانەکرد لە بەریتانیا ئەوانە چینە و ناو زمان دەمێنە کاکە باوکی هات کاکانەوە شوان خوا ئافریکا هات ئەی گۆڕم ئێمەی خەڵەتان کڵاوی کردە سەرمان بەر لەوەشی بمرێ بە 2 ساڵ خۆی شاردەوە بێدەنگ لێ کرد هەموو شتەکەم بۆ کوڕەکانی خۆی خیانەتیان بە ئێمە کردووە کاکە والله بەبیللا بە هەرچی ئێوە بڕات ئەوەندەی ڕقم لە گۆڕانی گردەکەیە ئەوەندەم ڕق لە یەکێتی پارتی نییە چونکە بۆ لەبەر یەکێتی پارتی ئاشنان بە ئێمە مافیان دزن جەردەن دز و درۆزنن 30 ساڵ تەڵانی یەکەن کاکە یەکێتی نیوتۆ وڵام منەی گۆڕم کاکە وەڵڵاهی مامجەلە نێو منەی گۆڕم بەخوا مەسعود نێوتۆ منەی گۆڕم کاکە کاک نێوشوام سەفاوتی ئەی گۆڕین گۆڕانوتی ئەی گۆڕین کەواتە ئێوە لە یەکێتی و پارتی چەپڵترن کورت و کرمانچی پێتان ناخۆش نەبێت ئێوە خائینن بە مێژووی ئێمە بەڕاستی یەکێتی و پارتی یەکجار خائینە ئێوە دەجار خائین ئاتی شێخ جەناب بەو تەمەنەوە خەریکی ژنبازیە لە گردەکەیە مەسەفای سێقادر ئەوە هەر ناوکەوە شێری گردەکە عەزیزە باشە ئەو دزە ئەمە هین ناوی چییە بە هەر حاڵ عومەر ئیسماعیلی لێ دەرچێ شەریفی تیانە عومەر ئیسماعیلی دەرکە یەک شەریف لەو گردانەماوە بەڕاستی عومەر پیاکی دامە و فەقیرە ئەویش بەکاری هێنن و تەواو تێگەیت نەسەری ئیشەکە نەژێری ئیشەکە بۆ خۆی داعشە بە گۆچانێکەوە لە خۆ خەریکی قسەی داعشۆ بووە بە تەسبیح بەدەست کوڕەکانی نێوشان سەفا نازانم بۆچی ژوارکە بەڕاستی لەبەرەوە ئێوە ناتوانن لە بەرامبەر ئێمە ڕابوەستن بۆیە یەکێتیەکان ئەڵێم ئەگەر ڕەخنەتان هەیە لە بێموچەیی ئەبێت لە مەسئول بازنەی دەست پێ بکەن وەکو من مەسئول کەنە پێتان قوبات کەنە پێتان لە دوایی وەرە خوارەوە بۆ ئاواتی شێخ جەنابیش باش نییە چونکە ئەمانە مسؤول لو حكومتها بتنها عواتي الشيخ مسؤول نيه اما بين هبلين عواد راسته وزير بلا مسؤول اي ابدا نشي اللي تسمع مسؤوليش تاكي ناكي تو يشي تبي تو بي بالاماري وزير كبي بلا بالاماري قبادني اي قباتو تشيكا دانش تو عيبه براسي قباتها اللي بياوج ناشي بازم نيرمو كشته بخوا لكن رزق نيرمو اما الشيء كيشتو دواء جليل بركه او سيو كامل داني او بابوني هشي ماسو لجنه كانت المين وكل بربي خلنا الربابه برد نقبه تۆ لە ماڵەوە نعدەک دیتەوە بۆ خۆ دوایەوە هەسا لە شوێنێکی ترا بە راپەڕین لە خوێنی هەزاران خەڵک بوو ئەم ڕۆژێ پێکام ڕۆژە خوێنی هەزار ئینسانی ڕۆڵەکانی ئێمە بوو بە پارە چۆی گیرفانی تۆ پافەڵە کەچەڵی برات هەموو ئێوە خواتن کرد تەوا ئەمێ عەسی مەسەلەکە کەواتە هیچ دەلیلێک نییە ئالەم کاتەیە بۆ حکومەتەکەی پارتی و یەکێتی و گۆڕان بە دەرەجەی یەکەم مەسئول اینجا قوبات اینجا وەزیرەکەی گۆڕان هەستێکتان ئێمە ڕسوا ئەکەین بەڕاستی چونکە ئەبێ لەم کاتەیە موچەی خەڵک بدرێت ئەمە شەڕی داعش و ئەمانە نییە بەڕاستی جا مناڵی وا هەیە لوسکە لەو پوسکەلە کاگەران تۆ سوزانی ئاخر بانکەکان داخراوە جاوە بانک دابخرێ بانک دامەخە بیکەرەوە بانک چییە بانک چییە کاکە بیکەرەوە خۆ براشی ئەیلەوە بیکەرەوە کاک ئەمڕۆ لە هۆڵەنداکەی من چۆتە 1000 و نزیکەی 236 کە تووشی کۆرۆنا بووە ضرب تقسيمێکا بۆ 6,000 کەس یعنی ڕەنگە بێ 6,000 کەس حسابەکە ئاوا کرێ ئێستا لە کوردستان 29 پێش کەڵە 29
ئێستا لە کوردستانە ڤایرۆسی هینی لەگەڵایە ئەو ڤایرۆسی لەگەڵایە 5 کەڕە 29 یا 5 کەڕە 30 کە کاتە 150 نەفەر لە کوردستانە چکە ئێمە 5 میلیۆن نفوسمان هەیە لە کوردستانە هۆڵەندا 18 میلیۆنە 1236 شتێکی وایە توش بوو ئێستا یعنی نزیکەی 6000 کەس دەکات با بڵێ ئاوا حسابەکە بێ ئاوا بکرێ چونکە هەر کەسێ دووسێ تووشەکایە ئۆتۆماتیکی لە خێزانێکی خۆیان یا لە دراوسێکی هەیە لەمانەیە بۆیە سەرانی پارتی سەرانی یەکێتی سەرانی گۆڕان 10 ساڵ لە ماڵەوە دابێشن پەکیان ناکەوێت عەزیزان پەکیان ناکەوێت بۆ خۆیان هەیەیانەوە ئەخۆن و ئەلەوەڕێن و تەواو ئەیچۆن اینجا ئەم پارتی زۆڵە عەزیزان ئەم پارتیە هەرکە ئەوانە ئەچنەوە بۆ لای ئەچن بە هۆلێر و پۆستەرەکەی یەکسەرێکی خانوویشیان هاتێ ئینجا پاریان بەجێ ئاهاتێ بەژاڵتان هاتێ ئاوا هەمیان ئەکرێ بەڕاستی بۆیە پێویست بۆ ناکا گۆڕانەکان دابێژن گوێن بە ئێمە بدەن ئاو بۆڵێ ئێمە ئێلین کاکیژێن باجمان داوە ئێڵین باشە بەڵام من ئەم قسەیەت لێرە کۆتایی پێ بابەتێکی تر لێرەوە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم لە هەموو ڕەخنەگرەکانەکەم یەکەم تیر لە سنگی نێچیرەڤان بازانی و سەرۆکی هەرێم و حکوومەتەکەی بلا گەورەکەی گردەکە مەسئولی ترۆریستی پیاوکوش مەسئولی سەدەر عوسمان کوشت مەسئول خۆی ئێستا خاوەنی 10 ملیار دلاری دزیە ئەو پارانە بێنێتەوە بیا بە خەڵکی کوردستان نێچی لە نەودز هەر بە هەمان شکڵ قوبات تاڵەبانی قوباتی ئیشێکی لە هەولێر نییە خۆشەویستان قوبات بەس دانیشتووە بۆ بە نۆکەری بنەماڵی بازانی لەبەرەوەی کە ئەو نۆتەی کە ئەفرۆشیە مانگانە 10 میلیۆن دلارشیان بە قوبات بۆ خۆی بنەماڵەکەی خۆیان دابەشەکەن هەمیان ئەیخۆن بەشی خۆی لاهوری لێیە بەشی خۆیەتی بەشی با پاڤێڵا بەشی فلان ئاوە بۆ خۆیان دابەشیەکەن ئەو پارانە هی خەڵکە کەواتە ئێوە لە خەڵکی کوردستان ئەبێ پەلاماری ئەوسیانە بدەن مەسرور قوبات ئاواتی شێخ جەناب تێگەیت بەتو دەڕەحم بە ئاوات کە لەبەر ئاوات دایمە سەرخۆشە کاکە با قورئان من ئاوات باشە ناسم عەزیزان وەڵی دایمە سەرخۆشە بە قورئان باوکم بە شەرەفم ئەو ئاواتەوە ئەو شەما عەبدولوەفایە لە 24 ساعەتە 6 ساعەتی ساخن ئەوش ئاوان حەپۆلن حەپۆل چکە دایمە سەرخۆشن کاکەشە تۆ هەموو لە گوزاتی کۆمەڵی سەرخۆش و کۆمەڵی ئارەخۆر و کۆمەڵی قومارچی و کۆمەڵی ئەمانە کردووە بەدەسەڵاتدار وەڵا کاکەرەوە حاڵەکەتە لێ بە قورئان حاڵەکەتە ئێتەوەی بۆ جێ براکەم یاوە باشی سەبابەتی تر بەخوا باشی لەسەر مەسەلەی کۆرۆناکە ها خەڵا یەکێتەکە زۆر زۆڵنامی پەلاماری وەزیری ئابووری ئەیە بەڵام باسی قوبات ناکەن چۆنەوە بێ براشینم خۆ حیزبەکەی تۆش لە حکوومەتایەوە جێگری مەسرورە و ئەو ئێشتا دەسەڵاتەکەی زیاترە لە ئاوەتی شێخ جەناب بوو تۆ لە پێشان جارە وەرە پۆرتی قوبات بشکێنە تۆ وەرە کەرامەتی بخەژێر پێ و تۆ وەرە کەرامەتی مەسرور بخەژێر پێڵاوەکان ئەو کاتەی ئاواتی شکاکە وە ناکرێ براشینم تۆ ئەمە بانێکە و دوو هەوا نییە ئێستا بەوە کوایە من گۆڕان بم باشە هیچ باسی ئاوات نەکەم و بەس بێن باسی قوبات بکەم ئەمەش نابێت تەواو هەتا پارتیەکیش بۆ نییە ڕەخنە بگرێ ئەگەر لە مەسرۆ دەست پێ نەکات تەواو حقیقەتەکەیەتی برێ باش ێستا ئەسی مۆزوعەکەیش ئینجارە ئەوە بەشەمان تەواو کرد بەسیانەوانی عەزیزان داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم مەسرور بازانی و قوبات تاڵەبانی و ئاواتی شێخ جەناب تڕۆکن ئەو سیانە سێدس ئەرەوەڵە ئەوانە ئیهمالکە کۆرۆنا عەزیزان من با یەک ڕاستیەیە پێتان بڵێم لە ماوەی ئەم مەسەلەی کۆرۆنا پێیا بووە من شتە خوێنمەوە بە شەرەفم یەک کەس نییە یەکشت بزانێ بە دکتۆرتەوە بە زاناتەوە بە پرۆفیسۆرتەوە بە شارەزاتەوە بۆی کە لە قیمەی زانستایە باشە یەک کەسێک نییە لەبارەی ئەو ڤایرۆسەوە یەکشت بزانێت هەمووی درۆیە بەس دووشتی ڕاست دووشت باشە دووشتی ڕاستە کە من پێتان ئەڵێم هیچ علمێتیان نییە پاک و تەمیزی خۆ ڕابگرە دەسوپری زوو بشۆ تێکەڵاوی خەڵک مەکە چکە ڤایرۆس ئەگوێزێتەوە بەس ئەم دووشتەی ڕاستە ئەگەینا سەرلەبەری چی وتراوە ترخێنە بخۆ دۆینە مەخۆ ساوەر بخۆ دۆکڵی مەخۆ نازانم لیمووە بخۆ فڵان هەمووی قسەی قۆڕە بەڕاستی جا هەیە بۆی نووسیم ئەڵێ چی جەماعەتیش جا چونکە ئەو جەماعەتی نەوەی نوێی ئەو نە حەزیان لە سێکس و مێکس و شتە دایمە خەریکی فۆتۆ وێنە گرتنی ژن و کچی خەڵکی یەکترینن بڵایان کردبووە لە NRTە وەڵا کاکە ئەوەی سێکس زۆر کا کۆرۆنای توش نابێ خوا ئەمە ئیشە کاکە دەیەم سێکسەمان لەکێوە برە خۆ ئێمە ئێوە نین کاک وەڵی ئەگەر بە سێکس بێ ئەوە ئێمە ومانانی یەکەم کەس کۆرۆنا ئەمانگرێ بۆ شارەزاییتە یەکەم کەس ئێمە یەگری
ئێوە دایمە خەرقی ئەوەن ئێمە لە چۆمان ببرایت براشین کاکە قڕ بەسەری چۆکو ئێمە هەر لە خۆ درۆکە لەم عالەمە هەرەکە قسەیەکە هەر لە خۆیەوە کاکیش باشە ئەمە نابێت عەزیزان بە تەسەووری خۆم ئەم ڤایرۆسە هەر هەبووە بەڕاستی هەر هەبووە بەڵام پێچێت سەرمایه‌داری لە دەرونی خۆیان سەرمایه‌داریش کۆمەڵێ باوە سڕاع لە ناوێنە پێچێ ئەوانە دەستکاری ناو خانەکەیان کردبێت بووە بەم ڤایرۆسە کە ئێستا تەشەنەی کردووە و خۆشیان خەریکە بن بە قوربانی مۆزوعەکە یعنی خەلەلێک لە مۆزوعەکان هەیە بەڕاستی و ئەمە ئەوەش بۆ ئێمە ئەسەلمێنێ ئەوەی کە بۆ من خاڵی گەشە ئەوەیە ئەم سەرمایه‌داریە لە ئاسی دنیایە کە خۆی فشەکاتەوە کە دائەنیشێ ئەڵێ من ساروخەکەم وایە و تەکنۆلۆژیاکەم وایە و ئەتۆمەکەم وایە و شەڕی ئەستێرەکانم وایە بڕۆ ئۆباما هین کۆ نایشی ئەمە ترامپ هاتووە وەکو پورە حەلیمی دراسێمان خوای بگەی بە خاتری پێغەمبەرم ڤایرۆسە دابێت هیچی پێ نەماوە کاکە یعنی علم تەکنۆلۆژیا عەرزیان سەرمایه‌داری بە هەموو تۆنای خۆیەوە لە بەرامبەر ئەم ڤایرۆسە چۆکی داداوە بەڕاستی چۆکی داداوە لە واقع باشە خۆ من دڵنیام لەوە کە هەر ئەم سەرمایه‌داریە خۆی چارەسەرەکەی هەیە بەڵام ڕەنگە دوو سێ مانگ چوار مانگ بڕکە لە دوایان ئەرەوەڵا ئەڵمانیا دۆزیەوە ئەرەوەڵا ئیسرائیل دۆزیەوە اینجا بەکاری هێنن بۆ خەڵک شتەکە یاریەکە کۆتایی پێێت ئەمانە بێشەرەفن بەڕاستی عەزیزم سەرمایه‌داری لەسەر خوێنی خەڵک بنیاد نراوە ئێستا خەڵک زێرەکە سبەینێ دەستیەکەی بدۆزێتەوە چارەسەرەکەی هەر خەڵک زێرەکە بەڕاست ئەوەی کە ئێستا زەربەی ئابووری بە سەرمایه‌داری و بەرهەیکەلەی سەرمایه‌داری دنیا ئەکەوێ سبەینێ لەسەر گیانی خەڵک جیفانی خۆیان پڕەکەنەوە سەر لەنوێت کەواتە ئەم تاوانە هەڵەیەکی مێژوویە بەڵام سەرمایه‌داری خۆشی گیرۆدە بۆ پێوەی و تاوانێکە کە دەرهەق بە بەشەریەت بەڕاستی ئەنجام درراوە و بەداخیشەوەکە بەشێت بۆ خۆی باجەکەی ئەدات ئەوەی کە من بەوردی لەمە بە دواداچوونم کردووە تەواوی ئەو دەستگا مخابراتیانەی لە ئاسی دنیاە هەن پێیان وایە کە ئەم ڤایرۆسە دەستکاری خانەکانی کراوە باشە پێیانوە دەستکاری کراوە جا چین کردوێتی ئەمریکا کردوێتی ئێستا کەس نازانێ بەڕاستی ئەوەشی کە لە خۆ ئەڵێ ئەمریکا یا ئاڵێ چینی ئالەفان لە خۆ قساکە بەڕاستی چونکە هیچ بەڵگەیەکی بینراوە بیستراوە ئەوە نییە ئیلا قسەڵۆک نەبێ بەڕاستی هیچ لە ئارادا نییە بەڵام ئەوە ڕوونە بۆ هەمومان سەرمایه‌داری چەند باڵێکە کێشەی ناو خۆیان هەیە ئەکرێ هەڵەیەشی ئاوا کرابێت و فایزەکە تەشەنەی کردبێت و کە ئێستا ئەیبینی هەمان جیرۆ دەبووین ئەگەر ئارام ئەحمەدیش مرد وەکووتم یەکێتی و پارتی و گۆڕان نە خەڵکە شەریفەکان گەدنم ئازاکەن ئەوان چیان دەرەها بەهەجێنم بەنێ بەڕاستی مشکلە نییە ئەگەر مردین کەواتە بەس دووشتی ڕاستە دەست و پلێ پاک پشۆ و پاک و تەمیز بۆ خۆ ڕابگرە و تێکەڵاوی خەڵک مەکە و مەچۆ بماچ مەکە و لەگەڵ فڵان و فڵان تێکەڵاو مەکە و بەس تۆزێ بخوا بۆ پارێزێ ئەگەر نا بەخوا برا فەوتایی بەڕاستی کەیش ئەمانە هەدەفەکان پێکە ڤاکسینێکی خوێڕی ئەیدۆزنەوە بە خۆ کۆتایی بێ خۆ کاکە کە وەختێ بە مێژوە ئەچینەوە هەر ئەم نەخۆشی سیلە بە ملیۆنەها خەڵکی کوشت لێ ئێسایش بەدەستێت چارەسەرەکەی بەڕاستی ئەوە جا عەزیزان ئەم سەرمایه‌داری ئەو نە سەخیفە هێرۆشیما و کازانزاکی و بەدەیان و سەدان کارەساتی لە مێژووی بەشێتە بەرهەمهێناوە باشە بەڵام لە بەرامبەر ئەم ڤایرۆسەیە هیچی پێ نەهێست هیچ دەسەنەوە خوار زەلیل بێچارێ باشە کێش دوای ئەیدۆزێتەوە زانایەک اینجا شەڕەنگێزەکانی ژێن ئەڵێن بابێ ئێمە ئەومان کرد ئەومان کرد ئەومان کرد باشە بەڵام بەڕاستی خۆشەویستان ئەوەی کە من بزانم هێشتا هەندی هەلومەرجەیە لە کوردستان باشترە لە ئەوروپا بەڕاستی ئەم ئیتالیایە ئەم فەڕەنسایە ئەم هۆڵەندا و ئەڵمانیایە زۆر بێ دەربەستن بەرامبەر بە خەڵک خۆشەویستان ئەمڕۆ لەبەرەوەی کە لە دوێنێەوە قوتابیانی ئەمیسەردام وتیان ئێمە بە هیچ جۆرە دەوام ناکەین مەجبور ئێستا بڕیارێکی یاوەکەیت لە بەیانیەوە ئەبێ فەتەیەک ئەو داوانە هەمی ڕابجی لێ بەڕاستی چونکە ئەم سەرمایه‌داری ئەو نە چاوچنۆکە بۆ پارە ئەوێ هەر ئیشکی ئەکاکە منە ڕۆم بۆ ئیش سێرەکەیت مەگە نەشمە ناو شوێن بۆ کۆفی خواردنەوە چا خواردنەوە 200 کەسی تەیە شوێنەکەی خۆم مشکلم نییە 6 کەسێکین کێشەم نییە بەڕاستی بەڵام ئەمان بۆ پارە بەڕاستی زۆر خراپیان کردو لەمانە بەڕاستی زۆر خراپیان کردووە یعنی ئەم هۆڵەندایە هیچ گوێ بە هیچ شتێ نادەکاکە بەس خەڵک خۆی بیر لە خۆی کاتەوە ئاوە کڕۆڵ ئەوە جوێنمێن کاکە ئەوە جوێنمێن هەی لە کۆرۆنا پیستر
باشا والله مجموعة خلق يدو كل سنة باكم بو قرآن حق بمشكل أنا بجيب كي بخرجها هل بمشت إسوا مسؤول بازانية خوي شيء لنا داخلكم أجينا آخر كورونا يسخيف آخر هي يحفته هي شوفوش كورونا إبو أوا خونا كي بجير دلقاكي مال مسؤول بازانية أما نبشي بنا وقرجيا يخو كفر نابه بو هم ناري فقير بكوشيا كاكا إبو ناري أو نبشي بنا وقرجي إدريس بازانية هي نشرفان بازانية يا مسؤول بازانية إبو نكاكا ها البو فقير دابا إيش عزايا بقرآن باباش بيسان أو إيش يبينن باو خوايا همو ما نبكوشي أواني شن لنا شكل أو فيروسش هربو فقيرة أرى إنجا سري سرماداش سخيفة عزيزان لم أوروبايا أويك إيش كأزانيت لتمني بالصالية وأم سرمادا سخيفة لم أوروبايا إيش بخلقك حتى أبي بشصو حوصل وشصو بيصل كشيء صالح بأم فيروس أوانا بكوجيتو لبروي أوانا إيش ناكن إبرة تو 50 صالح إيش بيك إيه هوار إسوا ده صالجيا بشتكيش أو كسيك لبي صالح إيشكا حتى خانشينك ليه أم باري دواي أي باري خويتي خو باري كشي تنية إسا من إيشكم همو معنى لصال دم ليه برا لباركم على باري بوي كبير بوي خانشينك أديني كشي أجل بير بوم على بابم ليه خانشينك ينيني أما يبي شرفي سرماية داري أما يبي شرفي أو سرماية داري كلا أشي الدنيا هي براسي باشا دوخ سر إسلامية الروكانة كاملة كل سنة خوش بيستان إما اللي أوله زور هاوار ما كرت وتمان بابا كور وكوبنو واس لبين كشي أم إسلامية سلفيانا أو إيه ودشي دينن أو إيه ودشي إخوان أو إيه ودشي بيغمرن كورا بابا دشي كسنين أي هاوار كورا كاكا أما سارنية كليو بابون من رنغنو كوجيت كاكا أما فيروس أما كورونا ناوا أما ليو با أو كوجيت إيمان دلهن إبراهيم شاخ تشكين شاخر تيجي تواو أبي قبولي بكيت إما لقسا كان معنا نتجاتي دينا إما أمانو بابا كوروكو بنوي مزقوتا كانوا أما نابي ببيت نيش كدن أبي لمالو بكري نابي جمعة بكري نيرقى لك خانة أبي دا بخري شا خانة كان شيش خانة كان فلان في سالة كان أبي دا بخري كاك من يكم كز براي خوما كلا لسيباني إيشي شيش خانة وانا كنت دايخة بقول بالي تواو إيش مكة كاكا تواو خلو بيني خلو يجي كوبا تياشي كاكي جينا توا كواتما إلى آخر الدين وني بو خير اشتغلنا بو سياسة اشتغلنا بو دين وأنا بابتنا شيء داخل بو هي براس إنجا وزيرك ناخو تاني ونكرا وزير ناخو حكومتك يشيلوا مسؤول على شيء عزيزا على أجر أو فيروس بيتا كدوسانو إما قاش برينو أما وزير ناخوله أما بو بهي من يكبس رجوي لي هاتو براسي آخر هاتيو هاي وزير ناخو هاي الرشا والله فيروس بيتو بشي قاش بريتو مردوم ها والله يكي ببلاتا اللي بيجو تكات باشا اخاتها لك سما بشيتو يعني توقعتي فيروسي كورونا ببريتو وزيرنا اخو ها احمق كنا بابا عيبه براسي انا خصها عيبه خو كورونا زادش عثمانيه بيبان لا موصل الدم بركنا في شكاكا او برايا كاكا او فيروسي كي خطرناكا بتوقعتي ناشكي جنابي وزيرنا اخو يان داني كي تنجم لي له ودير ايما نوي كاوي اسن كاين لك زناتسين كاوي اسن كي شي بابا والله كاوي اسن كي بمعنى يسجريك البقره قصي قوره عيبه ام قسانا كاكي شين عيب انسان بتوجه عقل براسي ابي بزاني دواي اويش كتو توج ابيت تنها كشك خود نيت كاكا اجا تنها خو بتا مو بابا خو بمر مشكله خوتا كاكي يا على شي كابلا شيتين عزيزان إما لأخوانا بينك ناتسين باوكم بالرب العالمين إيه ولا أخواج ناتس بو لأخوان ناتسين بحرت يا مجن شركة أجل لأخوا بترسن دزيناك أجل لأخوا بترسن بيروشتيناك أجل لأخوا بترسن دروناك أجل لأخوا بترسن خوتان نافروش أجل لأخوا بترسن خيانناك كواتا قصب أخوائي ولا أخواج ناتسين دروك براسي رياكان كليت أنا قومي إن جايبي لي خواتانا كيوتو باشا كنانت انا كيتا اها خرخريك يا رولا مردن باكر او كان بيني خواتنا كيتو دروكن هي كوقت امري او نزوله بحاكي نوجي نكدو بحال شات ما هنا كوقت امري بدرو بنجي اواليك ابوي خلوا بخوا بي تشاكا بنجي والك لاخر شات ما هنا او اوان براستي تيجي اجينا انسان اقل الاخوات تزبو قسم باخوات زيناكت ايوا هم تنزيكن بيروشتيكن ابن ببياي باتي ابن ببياي جيتي ابن ببياي قران بقران كرت خواجنا ناسم كل من ايوا اناسم كاكا كل شيوعيه تبو حج
تخاو ميلته ها شيوعيه اشي بو حج باشنيا زلام هبوا لو بالتاك يا شو هبوا لي من يقاب عليك اخوان دو زماني قويناكل تيجي كشي باس الشيخ نخي بيجور الشيخ ما بنا مالك ما شيخك ولا كاكا تو زماني قوناكا تو افريج بوي كاكا ايوا هيش معنيه كومونيستا هم روح حفتيك هم روح بيان جانيوجا كاكا تيجي كاكا مسلمان اشي اخواته مسلمانه اگر جنيك بيني اولا جيرو سيكا تشاي لي هنا كاتب زانك بو شو شيء هاد سكاني سمتو سيبانيش يا براسي اما لا خوي مسلمان ونيشكرو انا بابا دانيش كاتم من ايوا باشا ناس براسي بوي هیچ کسی حاشا حازی نکم نم قسم براسي اويك لم فيروسا نتسي براسي تشوال بيه لجادي تشوال بيه هاش دان بيه هي اويك لم فيروسا نتسي باشا والله خوش ويسان بلادرين نامشي بنسيو منطقه رانيوه لم اسلاميه داعش يعني تو شوزاني يارا محمد تشين بورز قالي بولو فيروسا لبرويك اواني كرزقاليان بو همين شنو بو مزقوتكان دانيش ندوي يتر فيروس كانها بلانا يوتم والله اقل وابي براو مزقوتي بهاش ددانها لا بنامه باشا ريكو بيك اشم دوشك مش بخم اللي يخو ويخو من باز اقل مثلا مزقوت بي خلك واني بلاشي والله اسلام نعرت باشنيه بويا خوش ويسان ابي همو كسيك لم فيروسا بتسيت براستي ابي لي بتسيت بلام ترس نك بويك إرادتك بشكينت نك بويك مثلا بلو يبقى بتوب بمريد أبي بترسي بوي أم ترسى بهوي أويك خوب باريزيت تكلاوي يكتر كان مع وياك ليك تدور كونوا كل كاكا إيوه أي هوار أم كل زور بيشوانو بيسا خوش ويسام والله من اللي بيري ميل لو فيسبوك يا مرحبا يكتري أنا كل جواب ولا سيمانيش أنا تواصل يكتري أنا بينيو باشا تواصل لو سيمانيا بقول يكتري أنا بينيو من خوم قسم بخوا برام بيوتوي تشاصا خشكم نبي الثمانية باشا كشيء يسكر قد غير شو والله حزك مو خشكم ببينم وحزك مو ببينم وكاكا داي شكوتو هاد شو تن بريبولي تلا كل سنه كاكا هم تنشن باركوتون كاكا خو خصمايتا نيش خو بنا مالتا نيش خو خنتا نيش بقران هم تنقتاني تولي بالبارو بالبجوين تايبتي اسموشي اواكم كاكا ما يبخت ابوش قدامي شتو انت عزيزا بتانا خوش بكوزول بكسا بتايبتي كورت زول بكسا براستي شركة هتاوكو إسا هيج بودجيك ترخان نكراو بو برامبروي أم فيروس كل سنة هيج بويل أوروت من أبي مسعود بازاني سلوك الزكاني بارتي بيشتي وقراني قدكو وقراني كاكنو كباريان زيو أبي باركان بين بخلق كاكيجا تو أبي بين بخلق برا شارنية شو كأم حكمته هيج باريشينية فإذا سمعك كوكريتو ما أدي ولا دروا مسعود بازاني ها ولا دروا هاي بوشتر تو صدام مليار يبردوا كاكا مليار بمليار باش يجربوا خلق كاكيش ايه نيشي لفان بازاني هروا مسؤول بازاني هروا سلاني باتي هروا ماري مام جلال هروا لاهوري هروا بافيوري هروا نياو ماوتشي او نازل مداد فلان امانه هروا باري امبلاتي ايو تزيوتانا كاكا بيوتا بشقش بيجربوا خلق خو شو من بلاشي تواي دولتا كان الدنيا بوجي تايبت ترخان كردو بو ام بلايك هاتهم كورونا لكن سنه تاكو يسهيش الا اهلاني براس اشتي نسركاتي هلما نسركي حكومتها نسركاتي برلمانا دس كلش كتر هشتي دنياك اي كو افه زبل لا حسب شوارك ادو برميلو بي قلتوا ريواسا نازل شي سركي برلمان اولا شويه ها اي اولا شويه لوتي بريا بوتو ادو باين جانا لوتي بريا او رايوشان لا سركي برلمان اقصي قوريا كير اي لا شويه بو موضوع ها خوش بنا مالكش هدزه اي بوش هولنان بو خلقه بوش ناكن براسي شاسوا بروا خسخانه كاتوي خلاوي يلا بيسي بنجاي نازام صحيح فلان دولار من بروا اي وشين زحمه النبي عمي تشتي باتي قرانا زين شنو عزيزان هلك كان بو خلقه وريقنا كشان بوم عالمي براسي اولا دواويش عزيزان خسخانه كنو بيناومينا خلك لسانه كيشي بيناي نيه براسي كيشي ام جهازي هناس دانوشتي اما زور خطر براس هو خوادارم او نقولنا بلا كل سنه بلان براسي بي سي بكمالي بيداويستي تندرستيه بي سي بو جهازي هناس دانو امانيه نكتب بينا قري والله خيتو خوت داجي انا خو اجا من بيان توش بوم بنمنا بخون ما دانيشم دو هفته يكم دانيشم اجا زوز خراب ومكاتب بمرم ان جا بين ديال بخسخانه بخون ناس مدنا نعرف كاش بنبينتو اش ما اوجلو بخون طا على كوك
تا هەتا ئەوکو دوو هەفتە ئەگەر زۆر خراپ بوو هاتە سەرەوەی بمرم اینجا پەیوەندیەکەم بزانم شتێکم بۆ کردێ نەکەێتەوە خۆت چێری بەڕاست بۆیە عەزیزە ئەم مەسەلەیە مەکەن بەگاڵتە من داواتان لێکەم وەکو برایشی خۆتان ئەم مەسەلەی ڤایرۆسە مەکەن بەگاڵتە بەڕاستی شوێنی گاڵتەکردن نییە باش نییە پەتایەکە هاتووە و پێویستە هەوڵی خۆتان خۆتان پارێزن ترس لەمەیە مانادارە کە بترسی بەڵام ئەبێ وەکو کوردەواری خۆمان ئەڵێ عەزم و جەزمش بێ بەرامبەری بەڕاستی ئەبێ ئیرادەت هەبێ بەرامبەری ئەبێ هەوڵ بێ خۆ بپارێزی وریابی ئەمانە هەمی پێویستە بەڵام لەسەر و هەموو ئەوانشەوە ئیرادەیەکت هەبێ کە بەرگەی ئەو شتانە بگری بەڕاستی یعنی وا مەزانە کە ئەمە کۆتایی مێژووە بەڕاست ئەمە کۆتایی مێژوو نییە لەواقع بەڵام ئەمەش ناکاتەوە دڵخۆشەکەم بڵێم بۆی کە ئاگاداری خۆ نەبیت یعنی ئەبێ ئاوا بێ بەڕاست ئاگاداری خۆمان بین بەڵام ترسیشمانە بێ لە مۆزوعەکە گە نەترسی گوێنایت باشە دووبارەیەکەمەوە خۆ بپارێزە پاک و تەمیزی خۆ ڕاگرە بەڵام خاوەنی ئیرادەش بە بەڕاستی ئەراوە اینجا هەر کەسێ لەو کوردستانەیە بەڕاستی بە هەموو دەوڵەمەندەکان ئەڵێم بە هەموو کاسبەکان ئەڵێم هەر کەسێ سوء ئیسفادە لەم هەلومەرجە بکە وە شت گران کە بەڕاستی ئەوە شەرەف و کەرامەتی نییە ئەوە ئابڕووی نییە نوری ئەو چاوانم بێ لە دوکانارێکەوە لە قەسابێکەوە لە توجارێکەوە لە بازرگانێکەوە ئەگەر لەم کاتەیە بیر لە خۆ دەوڵەمەندکردن کاتەوە و بیر لە پارە کاتەوە و بیر لەوە بکاتەوە کە شت گران کا بەسەر ئەو خەڵکە حەقا ئاسایش و پۆلیسی ئەو کوردستانە یەک ملیۆن شەقی تێڵبن بەڕاستی ئەوە لوتکەی بێشەرەفیە لەم کاتەیە کە خەڵک ئەوە وەسعەکەیەتی خەڵک موچەی نییە خەڵک لە ماڵەکە ناتوانێت بێتە دەرەوە تۆ بچی شت گرانکەی لەسەر ئەو خەڵکە فەقیر و هەژاوە داماوە ئەشەو بیلا حەق نییە حەقا ئاسایش و پۆلیس 2000 شەقی تێڵبن دەست بەسەر هەموو سامانەکەیش بگیرێ لە حەقەکە بۆ بازرگان و بۆ توجارەکان ئەمەش ئەبێ ئاگاتان لێبێ بۆیە ڕووی دەمیشم لە هەموو دەوڵەمەندەکانە بەڕاستی دەوڵەمەند بەمانەیە ئەو کەسانە ئەڵێم کە خۆیان بە کار و کاسبی دەوڵەمەند بوون دەوڵەمەندی جوامێر ئەڵێم بەڕاستی ئەوانەی کە لە کوردستانە لە دهۆک و بادنانەوە بیگرێ هەتا هەولێر هەتا سێمانی هەتا گەرمیان هەتا پێنجێن و هەڵەبجە ئەو دەوڵەمەندە جوامێرانە ئەو ئینسانە شەریفانە کە دەوڵەمەندن ئەبێ ئالەم هەلومەرجا بەڕاستی کاری چاکە بکەن نابێت بیر لە پارە و سامانەکان بکەنەوە بەڕاستی ئەبێ بەشێکی زۆر لەو سامانەی کە هەیەە بیخەنە خزمەتی ئەم بەڵاوە کە هاتووە بەڕاستی چونکە ئەم بەڵایە بۆ گیانی هەمووی هاتووە لە حەقیقەتە لەبەرەوەیە کە وەختێک ئەبیسم مەجموعەیە دەوڵەمەند لە گەرمیانە کۆبوونەتەوە خەسەخانەیە ئەکەنەوە و پارە سەرفەکەن و ئەوە بەڕاستی کۆڵە شانازیان پێوەکەم ئەگەر لە پێنجۆنیش 5 دەوڵەمەند بتوانێت کۆمەڵە شیوا بکە جێگەی شانازیە لە سێمانی هەروە لە هەڵەبجە هەروە لە چەمچەماڵ هەروە لە هەولێر هەروە لە دوهۆک هەروە لە ڕانیە و قەڵازیە ئەوانە هەوا هیوادارم کە هەموو ئەو دەوڵەمەندە شەریفانەی کە شەرافەتمەندانە توانیان دەوڵەمەند بوون و کار و کاسبیان کردووە و بە کاسبی دەوڵەمەند بوون و دز و جەردەنین و چاوچنۆک نین هیوادارم کە هەموویان ڕۆڵی کۆمەڵێک ئینسانی جوامێر و جوان ببینن لەم مێژووە لەم هەلومەرجەیە و بتوان بەشێ لەو سامانەی کە هەیەە بیخەنە خزمەتی خەڵکەوە هیوادارم بۆ نمونە ئەگەر تۆ خانوتێ یاوتە بەکرێ ئەم دوو مانگە کرێ لە کرێچەکە مەسەنە کاکیچێن تۆ بەوە هیچی لێ نایە مادەم تۆ خانووی خۆتت هەیە و خانوویەکە داوا بکرێ یا دوان داوا بکرێ ئەم مانگە بە کرێچەکە بڵێ بابەژیان من ئەم دوو مانگە پارەم ناوێ هی کرێ لەبەر هەلومەرجەکە ئاوایە هەر ئەگەر مسلمانی بیکە بە خێر کاک هەر بڵێ کاکە ئەمە خێری ئەوەی کە لەم بەڵایە بە دوور من بەڕاستی یا مناڵەکەم بە دوور بێت یا ژنەکەم بە دوور یا کەسەکەم بە دوور بێت قەیچێکە کاکە خۆ دنیا ناگۆڕێ ئەگەر کابرایە کرێچیتە داماوێکە ئەو وەزعەکەیەتی موچەی نییە بڵێ ئەم مانگە کرێ مێرێ کاکە بڵێ دوومان کرێ مێرێ هیوادارم هەموو خاوەن خانووەکان لە کوردستانە کە خانیانەوە بکرێ ئەو موقیفیان هەبێ بە کرێچەکانی خۆیان بڵێن بابە ئێمە ئەم دوو مانگ کرێمان نایە بۆ نمونە مانگی 3 و مانگی 4 کرێم نایێت قەیاکە ئاوا یعنی ئەم بەڵایە کە هاتووە بۆ گیانی هەموومان هاتووە بەڕێزان والله ئەوەی کە ئێستا من قسە لەگەڵ ئێوەکەم ڕەنگە مە ئاخر لایف بێ کاکە تۆ چۆن زانی برێشینم ڕەنگە ئاخر لایفم بێ لەگەڵ ئێوەیە و جایەکی دەم ئارامەحمەوە یەکێ لە کوڕی چاک یەکێ لە سەگ باب یەکێ لە جوێنە یەکێ لە محتەرەم یەکێ لە ئەمەیە ڕەنگە ئیتر بە حاتی نەمبینەوە کەواتە ئەم بەڵایە بۆ هەموومانە لە حەقیقەتە بۆ هەموومانە کەواتە ئەبێ هەموومان شان بخێنە ژێربارەکەی بەڕاستی هەر کەسە بە پێی توانایەکانی خۆی قەیچێکە تۆ دوکاناری شتەکە گران مەکە
هەروەکو جاران بیدە بە خەڵک تۆ پارەت هەیە یارمەتی دراوسەکە بە یارمەتی کەس و کارەکە بدە تۆ خانمداوە بەکرێم دومان کرێکەی لێوە مەگرە سوزانم هەر کەسێک کە پێیەکە دەستی یەکتر بگرێ تا هەمومان لەم بەڵایە ئێستا ڕزگارمان بێت چونکە ئەمە یەکێتی نییە و پارتی نییە و گۆڕان نییە ئەمە ئینسانێتە ئینسانێت عەزیزان واز لەوە بێنە بەڕاستی ئێستا من ئەگەر خانوویەک مەبێ لە کوردستانە پارتێکی تیابێ کرێکەیم نایێت یەکێتی تیابێ بەخوا کرێکەیم نایێت گۆڕان بێ کافر بێ جوولەکە بێ موسڵمان بێ هەرچێ بێ من کرێکەیم نایێت بنمونە تەواو چونکە ئەمە حیزبایەتی نییە ئەمە مرۆڤایەتیە ئەمە پارتی یەکێتی بوون و ئەوە نییە بەڕاستی ئەمە مرۆڤ بوونە مرۆڤ بوون لە پێشان مرۆڤ بوون اینجا کورد بوون و ئەوانە بەڕاستی من لەوە زیاتر کاتان ناگرم خۆشەویستە شەو شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە نزیکەی 1 سەعاتە قساکەم لەبەرەوە ئیتر لەوە زیاتر قسە ناکەم و هیوادارم کە خوابتان پارێزێ خوا سەلامەتتان کە و هیوادارم ئاگاتان لە یەکتر بێت و پشت و پەنای یەکتر بن و شەوتان خۆش و خواتان دەکەن بەخێرچ